لەو کاتەوەی زانیاری بڵاوکرایەوە کە ئاشتی ئەورامی وەزیری سامانە سروشتیەکان بەرەو دەرەوەی هەرێم هەڵاتووە، هەوڵ و جموجۆڵە ساکارەکانیش بە ئاراستەی دۆزینەوە و هێنانەوەی بۆ نێوخۆی هەرێم دەستیان پێکردووە. ئەو کاتەی دەنگێکی زۆر لە بەرامبەر سیاست و هەنگاوە شاراوە و گوماناویەکانی ئاشتی ئەورامی لە بواری دۆزینەوە و دەرێنانی نەوت و گازی سروشتی و گرێبەستەکان هەبوو، ئەو کات ڕەخنەگران و ڕۆژنامەنووسان بە دوژمنی نێوخۆ وەسف دەکران. حکوومەتیش نازناوی یەکێک لە وەزیرە هەرە باشەکانی بواری نەوتی لێ نابوو، تەنانەت ڕێگەشیان نەدەدا بۆ لێپرسینەوە بچێتە بەردەم پەرلەمانی کوردستان. ئێستا جگەل لە فشاری شەقام لە سەراستی پەرلەمانی هەوڵێکەیە بۆ جێڕانەوەی ئاشتی ئەورامی کە داوای دادگاییکردن و بە سزاگەیاندنیشی دەکرێت. هاوتەریب لەگەڵ ئەم هەوڵەدا دەنجێکەیە پێی وایە ئاشتی ئەورامیەکان لە حکومڕانی ئەم ناوچانەدا تەنها ڕۆڵی ناوەندی دەبین و ئەوەی لە سیاسەتی نەوت و گرێبەست و خواردنی شیرینیەکانیدا سەرچین کەسانی دیکەن، نەک خودی هەورامی و هاوشێوەکانی. بۆ ئێستا ڕایەکی بەهێز هەیە کە داوا دەکات لەگەڵ هەوڵی هێنانەوە و دادگاییکردنی ئاشتی ئەورامی ئەگەر بتوانرێتە و کەسانی هەرچی جوڵاندنی ئەویان وەک یاریزان لە ئاستۆدا بووە لێپرسینەوەیان لەگەڵدا بکرێت. هەرێمی کوردستان بە درێژایی 26 ساڵی خۆبەڕێوەبەری خۆی دەیان دۆسەی گەندەڵی ئابووری گەورە و گرانی کەسایەتی و بەرپرسانی حکومی و حیزبی دوو پارتە دەسەڵاتدارەکەی هەبوو کە پێویستیان بە لێکۆڵینەوە و دادگایی هەیە. بۆیە بەشێکی بەرچاو لە پەرلەمانتاران و ڕۆشنبیران و هاوڵاتیان یاساییش لەگەڵەوە نین هەموو هەوڵەکان تەنها لە خودی ئاشتی ئەورامیدا خەرج بکرێت و بەرپرسانی سەرەکیش لە قەیران و دۆسیە قەبەکانی گەندەڵی چاویان لەسەر لابچێ. ئەو پرسیارانەی لە دوای جوڵاندنی دۆسیەی وەزیری سامانە سروشتیەکانەوە دروستبوون بریتین لەوەی ئایا هیچ هیوایەک هەیە بتوانرێ ئاشتی ئەورامی بۆ لێپرسینەوە بهێنرێتەوە هەرێمی کوردستان؟ ئایا لە کاتێکدا تا ئێستا هیچ وەزیرێک لە نێوخۆی هەرێمدا لەسەر دۆسەی گەندەڵی و بە هەدەردانی دارایی گشتی دادگایی نەکراوە، دەتوانرێ ئەوە بەرامبەر بە ئاشتی هەورامی بکرێت؟ ئایا هەورامی لە لێکۆڵینەوەکانی دادان بە بەرپرسیاری یەکەمی دۆسیەکانی نەوت دادەنێت؟ ئەگەردانی پێداهێنا لە دوای ئەو هیچ جورئەتێک دەبێت بۆ لێپرسینەوە لە کەسانی دیکە؟